ئەم کاتتان باش دیدار خەرەداخیم لا بەرنامەیەکی تایبەتە لەگەڵتانە بین هاتوینەتە خەلەکان. دیارە ماوەی چەند ڕۆژێکە دانیشتوانی خەلەکان و گوندەکانی دەوروبەری کە ژمارەیان 17 گوندە شەقامی سەرەکی دوکان ڕانیان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا بە شێوەیەکی گشتی داخستووە. نەیاڵن یەک ئۆتۆمبیل بەم ڕێگایەدا بە هەردوو ئاراستەکەدا هاتو چۆ بکەن. بۆ پێی ئەمان داوای مافەڕەوەکانی خۆیان دەکەن. دەڵێن ماوەی 13 ساڵە نەتوانراوە دووسایدی ڕێگەی نێوان دوکان بۆ ڕانیە تەواو بکرێت. خەلەکان شادەماری ڕێگەی ئەم زۆنەیە بەڵام جادەکەی پڕە لە چاڵ و چۆڵی و ڕۆژانە ئەمان شاید حاڵی دەیان ڕووداوی هاتوو چۆنکە قوربانی لە دەکەوێتەوە. دانیشتوانی خەلەکان و گوندەکانی دەوروبەری خێمەیان هەڵاوە بە شەو بە ڕۆژ لە ژێر خێمەکەدان ئەوان داوای مافەڕەوەکانی خۆیان دەکەن کە خۆی دەبینێتەوە لە ڕێگاوبان و لە خزمەت گوزارەکانی ئاو و کارەبا و لە بێکاری گەنجان. ئەوان دەڵێن بۆچی ئەو بەڵێنانەی کە لە پێش هەڵبژاردن بە ئێمە و کۆی گشتی خەڵکانی هەرێمی کوردستان دراتەنها بەڵێنی زارەکی و بەڵێنی سەرکاغەز بوو هیچی دیکەی نەبرایە سەر. دیارە ئێمە ئەم بەرنامەیەمان تایبەت کرد بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکانی دانیشتوانی خەلەکان بخەینە ڕوو زیاتر هاتینە لایەن و پێمان باش بوو لای خێمەکەی خۆیان کە چەند ڕۆژێکە خێمەیان هەڵاوە لەوێ بەرنامەکە پێشکەشکەین کەشە و هەوا ڕێگەی نین دیارە ئەو نوێژە بە بارانەی کە ڕۆژی دوێنێ ئەنجامیاندا خوای گەورە وەڵامی دانەوە و بارانی ڕەحمەت دای کرد. قسە دەکەین لەسەر کۆی گشتی کێشە و گرفتەکان لە سنوورەکەدا لەگەڵ بەڕێزان کامران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی خەلەکان بەخێربێک کامەران، بەڕێز جوانڕۆ محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بەخێربێک کاک جوانڕۆ، بەڕێز لیوا فەیسەڵ لیوای خانەنشین و دانیشتووی ناحیەی خەلەکان کاک فەیسەڵ بەخێر بیت، بەڕێز حەمە حسێن نوێنەری خۆپیشاندەران و دانیشتوانی خەلەکان جەنابیشت بەخێر بێت و کۆمەڵێک لە میوانی دیکەمان لەگەڵایە کە بێکاتون لە دانیشتوانی خەلەکان و گوندەکانی دەوروبەری لە نزیکەوە پرسیار ڕوبەڕووی میوانەکانەکەنەوە و چی لە دڵیانە بێ دەردی کابراڵێ ژێربەڕە دەهێنە سەربەڕە. لە کاکامەران و دەست پێ دەکەین کاکامەران بۆچی کێشە و گرفتەکە گەیشت بەم ڕۆیان ئێمە دانیشتوانی خەلەکان و دەوروبەری گوندەکانی دەوروبەری ئەمە یەکەم جاریان نییە ساڵی پار و پێشتریش هەر داوای مافەڕەوەکانی خۆیان کرد بۆچی بەڵێنەکان وەک خۆی نابرێتە سەر؟ بەڵێ زۆر سپاس. دیارە وەک بەڕێستان لە سەرەتادا ئاماژەتان پێکرد ئەم پرۆژەیە ماوەی زیاتر لە 13 ساڵە بەردی بناغی دانراوە تەواو نەبووە. چەندین جاران پرۆژەیە دەست بەکار بووە و دواتر بەهۆی قەیرانی دارەوە بەسەر ئەو بارودۆخە بەهۆی ئەو بارودۆخە جیاجیانەی کە بەسەر کوردستانە هاتووە پرۆژەکە وەستاوە پار ساڵیش لە مانگ بزەبت لەم کاتەدا بە هەمان شێوە دانیشتوانی دۆڵی خەلەکان خۆپیشاندانیان کرد و داوای تاواکردنی ئەم پرۆژەیەیان کرد. ئەو کاتە کۆمەڵی بەڵێنیان پێدرا بەڵام بەداخەوە بەڵێنانەشی چی جێبەجێ نەکرا. هەروەها لە 16 حەڤینەوە جارێکی تر دانیشتوانی دۆڵی خەلەکان بە هەمان میکانیزم و لە هەمان شوێن خۆپیشاندانیان ئەنجامدایەوە بۆ هەمان داواکاری. ئەو کاتە لە ژێر فشاری خۆپیشاندەرانە بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە خۆی هاتە ئێرە و بەڵێنی بە خۆپیشاندەراندا کە پرۆژەکە دەست پێرەکاتەوە هەر هەمان ڕۆژ کۆمپانیا جێبەجەکاری ڕاستپار بە دەست بەکاربوونەوە. بەڵام دوای ئەوەش وەک بەڕێستان ئاگادارن لە مانگی 11 و 12دا قەیرانی دارایی و کێشەی موچە تۆزێ قوڵتر بووە. بۆیە جارێکی تر بەڵندەری جێبەجێکار کارەکانی ڕاگرتەوە چونکە لە ڕاستیدا هەر خۆیان سەردانی بانکیان کرده بوو بۆیان دەرکەوتە بوو کە هیچ تەرخانکراوێک بۆ ئەم پرۆژەیە لەبەردەستانیە. ئەمەمان زۆر وتووە و زۆر ئەم بابەتە دووبارە بۆتەوە کە پرۆژەکە لە چی پێکاتەوە چۆنە حەز ناکەم جارێکتر ئەمە دووبارە بکەمەوە چونکە ئەوەندەمان باس کردووە ئەوانەی کە ئێستا لێرە ئامادەن هەمویان ئەزانن هەم ئەوانەشی کە بینەری ئەم بەرنمەیەن و محتەمن بەم بابەتە ڕەنگە هەمویان ئاگایان لەوە بێ کە پرۆژەکە کامەران بۆچی بەڵێنەکان کردداری بەڵام بۆچی بەڵێنەکان وەک خۆی جێبەجێ ناکرێت؟ بەڵام ئەوەی کە لای هەمومان ئاشکرایە ئەوەی کە لای هیچ کەسە شاراوەنی ئەوەیە کە داهات و سامانی ژێر زەوی و سەر زەوی ئەم وڵاتە دەیان جار لە قەبارەی دانیشتوانەکەی گەورەترە کە ئەگەر بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵ بکرایە نە قەیرانی دارایی توش دروست دەبوو نە کێشەی موچە دروست دەبوو نە پرۆژەکانیش بەو شێوەیە دەوەستا و نە بێکاری و
ئەوەش بەم شێوەیە چەند کیلۆمەترێک کرتاوکردن دووسایتکردن ئەم نە قورسەکە ئەم بەڕێزانە بە شەو بە ڕۆژ لێرن داوای مافەکانی خۆیانەکەن ئەمەی خەڵک داوای دەکا ئەمەی دانیشتوانی ئەم سنوورە داوای دەکا ناکاتە ڕۆژێک خەباتی کاک تۆفیقکانی وەتمانی کە خۆی خەڵکی ئەم سنوورەیە ناکاتە دڵۆپێک خوێنی شەهیدەکانیان خەڵکی ئەم سنوورە کە لە هەشتاکانە چەند لە سەدەی ڕابردوودا چەند بە شۆڕشەوە ماندوو بوون چەندیان ئەرک کێشاوە بۆ پێشمەرگا چەندیان قوربانی هەبوو لە شەڕی داعشە ئەم خەمساردی بەرامبەر ئەم سنوورە هەیە خەمساردێکی زۆر جێی نیگەرانیە تکایە با لەوە زیاتر خەڵکی ئەم سنوورە بێهیوا نەکەین با لەوە زیاتر خەڵکی ئەم سنوورە نیگەران نەکەین با لەوە زیاتر خەڵکی ئەم سنوورە عاجز نەکەین ئەو داواکاری ئەم خەڵکە داوای دەکا هەم زۆر ئاسانە جێبەجێکردنی هەم زۆریش حەق و ڕەوایە کامەران دەمی هەچ کەسێکەکەیتەوە لە سنوورەکەی خۆیاڵە ئێمە بێبەش کراوین خەمساردن بەرامبەر بە ئێمە حکوومەتی چی بۆ نەکردوین کەواتە خەلەلەکە حکوومەتی با نەڵێن حکوومەت دەسەڵاتدارانی ئەم هەرێمن بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لە سەرەتادا ئاماژەم بەوە کرد کە ئێمە بەڕاستی خەمساردێکی قوڵ بەرامبەر خەڵکی ئەم سنوورە هەیە بەرامبەر دانیشتوانی ئەم سنوورە هەیە من ئەپرسم ئەو سیستەمەی نازانم ئەگەر سیستەممان هەبێ ینی ئەو سیستەمەی کە لێرە هەیە سیستەمێکی زۆر خراپە ئەو سیستەمە دارایی لێرە هەیە زۆر خراپە یعنی داهاتی گشتی بودجێ گشتی لە وڵاتدا ساڵانە دەبێت بە پێش ژمارەی دانیشتوان دابش بکرێت بۆ هەموو ناوچەکان تا هەموو ناوچەکان وەک یەک گەشە بکە من دەپرسم لە 10 ساڵی ڕابردوودا حسەی دۆڵی خەلەکان لە بودجێ گشتیدا چی بووە چیان بۆ کراوە لە 10 ساڵی ڕابردوودا یعنی بەڕاستی ئەمە دەبێت کۆتایی پێ بێنرێ دەبێت ئاوڕێک لەم سنوورە بدرێتەوە هیچی بۆ نەکراوە بەدڵنیایی و داواکاری سەرەکی ئەم خەڵکە ئەم جادەیە لە 10 ساڵی ڕابردوودا ئەو تا ئێستا جێبەجێ نەکرا باشە 25 کیلۆمەتر دەستخۆش کاک جوان ڕۆ ئێمە لای بەڕێزە هەر بەرپرسێکە دوێنی هەز دەسەڵاتدارێکە دوێنی هەج وەزیرێک گفتوگۆی لەگەڵاکەی دەڵێت کێشەی دارایی دەڵێت ینی لە 180 بۆنەوەی دەگەڕنەوە بۆ کێشەی دارایی لە ئاو لە کارەبا لە هاتوچۆ لە بێکاری لە دامەزراندن کێشەی دارایی ئەم نەقوڵە لەم هەرێمەیەکە ئاو بەرەوکی هەمووی بگرێتەوە بەناوی خۆی گەورە سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم لە ڕێگا کە ئاهاتم بۆ ئێرە لە ناو خەلەکان ماوەی 3 ڕۆژێکە خۆپشاندانە لێرە هاوڵاتیەک لەسەر ئەرشی خۆی هەستاوە و تاسە و چاڵ و چۆڵیانەی پڕەکردەوە کە لە شەقامەکە چەند ساڵە دروست بوون هاوڵاتیەک 3 ڕۆژ دەرفەتی بۆ ڕەخساجادەکە چۆڵ بوو بە ئەرچی خۆی زانێ هەڵەسێت چاڵەکان پڕکاتەوە تاسە و شاڵ و چۆڵێکە پڕکاتەوە ئافرم حکوومەتی هەرێم بە 30 ساڵ بە ئەرچی خۆتی نەزانی دووسایدێک تەواوکەی شەقامێکی تەندروست و گونجاو بۆ هاوڵاتیان تەواوکەی ڕۆژانە خۆیان بینەری ئەوەن کە خێزان هەیە بە کاملیە بن بە قوربانی لەم شەقامەیە کاکامەران وەم بە ڕێزانە زۆر باش ڕۆژانە تەرم هەڵەگرنەوە یعنی بینەری ئەوەن کە ڕۆژانە هاوڵاتی لێرە بێ بە قوربانی مەسلەی داهات کە هەر شتێ بێ ئەیبەستنەوە بە داهاتەوە بابەتەکە نەزانینە وە خراپ بەکارهێنانی داهاتەکەیە تەنها لە ساڵی 2024 4 تریلیۆن دینار داهاتی ناوخۆیان هەبووە ئەم 4 تریلیۆنە 960 میلیاریان بەکارهێناوە بۆ تەواوکاری و ئەو کورتێنانی کە لە موچایە هەیە خۆیان ئەڵێن 400 میلیاریان ناردۆتەوە بۆ عێراق بە 2 تریلیۆن و 640 میلیار دینار ناتوان 30 میلیارد دینار بۆ تەواوکردنی دووسایدێ تەرخان بکەن کە 30 ساڵە خەڵک بەدەستیەوە ناڵێنێ ئەوەی کە هەیە بابەتەکە خراپ ئیدارەدانە لەبەرەوەی کە چەند ساڵە بە هۆکاری جیاجیا یاسای بودجەیان نێناوەتە پەرلەمان هەر جارە بە بەهانەیەک ئەرقەلیان تێخستووە لە گۆترە پارە تەرخانەکەن لە سنوورێکە لە قەزایەکە لە پارێزگایەکە خەڵکەکەی ڕۆژانە بێتە قوربانی بەهۆی خراپی جادەبانەکانەوە بەڵام بۆ قەزایەکی تر یەت بۆ جوانکاری پارە تەرخانەکە هەموو شوێنێک حەقی خۆی هەیە کە پارەی بۆ تەرخان بکرێ خەدەماتی هەبێ خزمەتگوزاری پێویستی بۆ دابین بکرێت جیاکاری لە نێوان ناوچەیەک و قەزای بۆ قەزایەکی دیکە بێگومان جیاکاری کراوە هەر لە بودجەی ناحیەکان و قەزاکانە دیقەت بە لە شوێنێک سێقات و شوارقاتی بۆ تەرخانەکرێت لە شوێنێک هەر بۆی تەرخان ناکرێ پارێکی زۆر ڕەمزی بۆ تەرخانەکرێ ئەمە گرفتە گەورەکەیە کە ئەگەر یاسای بودجە هەبووە چەند ساڵە بە شێوازێکی باش دابڕێژرایەتەوە هەر پارێزگا و قەزا و ناحەیەک بودجەی خۆی زانی چەنە بابەتەکە ئەوە نییە کە پارەیان بەدەستەوە نییە ئەمە بەهانەیە کە بەهانەیەکی زۆر باتڵە و کاتی پێکوژن و یاری بە مەزاجی خەڵکەکەن لە بابەتی نەبوونی بودجە ئەوێ خەڵکە ماندووکە ئەو ئێوێ و خەڵکە ماندووکە ماندووکردنەکە چۆنە
من ئەو ڕۆژە هاتمە خزمەتیان بۆ خۆپشاندانەکە لە سەر هێڵ بووم لەگەڵ وەزارەتی کارەبا بۆ مسایلی کارەباکەیان یعنی ماقولەتی تایە وەزارەتی کارەبا ئەڵێ وەڵی ناتوانین 1 ساعت کارەبایان بۆ زیادکەین ئەی تۆ بۆ وەزارەتی کارەبای ئەی خەڵک بۆ وەزارەتی هەیە کە کارەبای نەبێت ئەی خەڵەکان کارەبای نەبێکەن لە نزیکترین بەنداوە کە گەورەترین بەنداوی یاریمی کوردستانی کێ بێ کارەبای هەبێت پێم وتون بەچی چارەسەرە بێت چارەسەرتان لا هەیە ئەڵێ نەوەڵا هیچ چارەسەرێکمان لا نییە چەند زستانە هەراوە بەڕێکین آخر چەند زستانە خەڵک بە نەهامەتی ئاوە بەڕێکە خۆ نە جەنابی وەزیر و نەستافەکەی ئاوە بەڕێ ناکەن ئەو خەڵکە ڕەشوڕوتەیە کە پێشتر شۆڕشی کردو قوربانیەوە ئەو ئاوە بەڕێکە ئێستا ئەڵێ وەڵایەک حەل هەیە کارەبای بەشێک لەو دەواجین و کارگانەی کە لەسەرێتی جیایکەینەوە ئێوتمان چی لەوە باشتر بۆیان جیاکەنەوە بۆ ئیلانی کەم خەڵک لە سەرمای زستان پارێزابێەوەڵەوە ئەوەش ناتوانین چکە پارەمان نییە ئەی تەنها قسەیان بۆکەن ئەی پارەتان نییە ناتوانانی کارەبای بۆ زیاکەی ناتوانانی جادەی بۆ دروستکەی ناتوانانی سعاتێک کارەباکەی بۆ زیاکەی ناتوانانی موچەکەی لە کاتی خۆیان بیتی ئەی چی بۆکەی مەسەلەن ئەی باشە کاک جوانڕۆکە ئەم هەموو شتە هەیە کە ئەڵەی خەڵکی ڕەش و ڕوت ئەچەوسێنەوە ئەی بۆ ئەم ڕەش و ڕوتە چەند دەنگیان پێدەن و زیاد لە حەدی خۆشیان کورسی و دەسەڵات وەڵاهی جاخۆ با ئێمە خەتاکەشی نەخەینە سەر خەڵک هەر لە دیزاینکردنی هەڵبژاردنەکانەوە دیارە کە خەڵکی شەنێنی گەران بۆ لیان و خۆشیان نەزانن ئێستا ئەوەی پەنا بۆ دیزاینە بنەوە پەنا بۆ دەنگی خەڵک نابن بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئەم خەڵکە حەقی هەیە بەسەر داهاتی ئەم وڵاتەوە خۆ داهاتی ئەم وڵاتە بارمتە و مڵکی کەس نییە مڵکی خەڵکە ئێکە تۆ دابەشی ناکەیتەوە بەسەریا بەو نەعەدالەتیە دابەشیەکی ئێستا خاڵەکەیە زۆر گرنگە سەرقاڵی پێکێنانی حکوومەتی ئایندن پێویستە ئەو هێزانی کە بەشداری لە حکوومەتەکەن لە ئێستەوە ئەمایان لە بەرچاوڕوون بێ دواتر نەڵێن نەمانزانی و نەکرا و حکوومەتەکە نەیکرد لە ئێستەوە لە بەرچاویان ڕوون بێ کە پێویستەکە داهاتی ئەم وڵاتە بە یەکسانی دابەش بکرێتەوە لە پارێزگایەکە شەوان خەریکی گەعدە و کۆنسرت نەبن و لە پارێزگایەکی ترا خەڵکەکەی خەریکی هەڵگرتنەوەی تەرم بێ ئەم دوو جیاوازی زۆر گەورەیە هەمومان لەگەڵ پێشکەوتنیە وڵاتی لەگەڵ بەرەو پێشچوونین لەگەڵ کرانەوەین کاکە لەگەڵ شەوە ئاهەنگیشان پیرۆستان بێ بەڵام کاتێک شەوە ئاهەنگ بۆ خەڵکی پارێزگایەک بکەن کە خەڵکی پارێزگاکەی تر لەسەر شەقامەکە لە ژێر چادرا نەبێ ئەوەی کە ئێستا ئەمەیکەن هەم نەعەدالەتیە لە دابەشکارێکەیە هەم بێویژدانێکی گەورەیە بەرامبەر بۆ خەڵکە حکومڕانیکردن چۆن وابێ کە تۆ خۆت بە حکومڕانی هەرێمەکە بزانی خۆت بە حکومڕانی وڵاتەکە بزانی بەشێکیت بەلاوە گرنگ بێ ئەمە ئەو پەڕی کەم تەرخەمیە ئەو پەڕی ئەم بەشەی تری بۆ بەلاوە گرنگ دێن نایڵن یاخود خۆیان مەبەستانی بەشی گەورەی پەیوەندی بەو بەڕۆحێتی ئەو خەڵکەوە هەیە کە چەسانەوە قوبوڵ ناکە بەشی گەورەی بەڕۆحەتی ئەو خەڵکەوە هەیە کە یعنی ناچێتە ژێرباری بەشێک لە زوڵم و زۆرەوە بەو شێوازەی چەوسێنەوە لەبەرەوەی مە پشتیوانیم داواکاریانەیانەکەین و لەگەڵ تەفعیلبوونی پەرلەمان لە ڕێگەی لیژنەکانی پەرلەمانەوە بە دوواداچوون بۆ خاڵ بە خاڵی داواکاریەکانی هەم ئەم بەڕێزانەوە ناوچەکانی ترەکەین لەبەروی ئەمە فەزلی کەس نییە ئەمە پیاوەتی کەس نییە حەقی خۆیانە دەبێ میشانیان بۆ جێبەجێ بکرێت زۆر باشە دەست خۆشیە مۆلات کاک لیوا فەیسڵ تۆش بەخێر بیت وەکو کەسێکی دەست ڕۆشتوی ناوچەکە و وەکو دانیشتوانێکی خەلەکان ئێوە تاکەی لەم داواکردنی مافەکانی خۆتان بەردەوامە بنوە هەڵوێستی دیکەتان چی دەبێت لە داهاتوودا ئەگەر هەر ئەمە حەل نەکرا بە ناوی خوای گەورە و میێرەبان ئێوەش بەخێر بێن سەر چاومان وەڵایی کاک دیارە لە پێشچاوی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی ناحەی خەرەکان و هەموو گوندەکانی ئێمە هەر هیچ کاتێک نەوەساوین لە مانگرتن نەوەساوین لە ناڕەزایی بەرامبەر بەو دەسەڵاتە بەڕاستی لەوانەیە من جۆم لە وتەکانی کاکامەران و کاکە جەوانڕۆ بوو بەقەدەر من شوێنیان نەبینی بێن کە باسی کرد لەسەر فەرق و جیاوازی من ئەیسەلمێنم و پشتیوانی لێ یەکەم و پشتگیری لێ یەکەم چکە ئەو کاتێک کە من لە بادینان بووم لە شنگال بووم لە سنووری شنگال سنوورێکەیە لەوانەیە زۆر بێتان بیزبێتتان کە پێی دەڵێن ڕوڤیا ڕوڤیا لە ڕوڤیەوە بە دەشتی زرارەتیدا تێپەڕ دەبێت تا دەگاتە هەولێر دوو سایدیان دروست کرد بە ماوەی دوو زستان لە ماوەی دوو دستانە دوو سایدەکە دروست کراوە فەرم و بڕۆن هەر تاکێک لەو خەڵکە و لە جەماوەڕەکەی ئێمە بڕۆ بیبینە بزانە ئەم جادەیە لە هیچ وڵاتێکیش بەو شێوەیە دروستکراوە ئەوەندە بە ڕێک و پێچی هەروکو باسی کرد جیاوازەکە ئەوەندە هەیە جیاوازەکە سنوور بۆ سنوور زۆر جیاوازی هەیە مەسەڵەن بڕۆ بۆ لای بادینان
لە هەر لە زاخۆ ببینە هەتا دەچیە دێتەوە بۆ هەولێر هەموو دووسایدا هەموو تونێرە هەموو فەرق و جیازیەکی زۆر هەیە بۆ دوێنێ پێرە هەر وادا بنین سەرۆکی حکومەت هاتووە دووسایدەکەی هەولێر و کۆیەکە عەرساس تەواو بکە و 560 ملیاری بۆ دابین کردووە باشە بەردی بناغی داناوە کە دەست پێ بکە 560 ملیار باشە 560 ملیار ئێرە ئەگەر بێت و تەواوی بکەن هەر هەمووی 25 ملیاری وابزانم 25 با بڵێن 30 ملیاری دەوێت بۆ نایکەن باشە من تۆ باسی ئەوەت کرد کە عەلەساس ناڕەزایی لەم سنوورە تاکەی ئێوە بەردەوام دەبن و تاکەی ئەوە دەکەن من یەک ڕوونکردنەوەت بۆ دەم بۆ سنوورەکەی خۆم لە مناڵیمەوە کە من تەمەنم ئێستا 68 ساڵە لە مناڵیەوە هەرچی شۆشتەکان هەیە هەموو قورسایەکان لەسەر زگ و پشتی ئێمە و ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە کێکەوە ناحەیە خەلەکان ساڵی چەند لە ساڵی پەنجاکانەوە ناحەیە لە 50ەوە ناحەیە لە 57ەوە ئەم شەقامەی حوتەوە ناحەیە کاکە ئەو شەقامەهی سەردەمی کێ ئیکۆنە ڕژێمی بەعسە بەڵام تۆ حسابی ئەوە بۆ بکە فەرموو ناحەیە کە تازە دروست بووە ناحەیە کە تازە دروست دەبێت بێکەنە ناحەیە بۆڕە سەیری ئەو ناحە تازانەی کە لە سنوورەکانی تر کراوە ئەی بینی شەقامی ناو بازاڕیان دووسایت بە منەظەم باخچەیەکی زۆر جوان و ڕێک و منەظەم بەڕاستی جیاوازێکی زۆر کراوە لەو سنوورەدا ئێرە دۆڵی خەلەکان بە تایبەتی کانی وەتمان و کانی ماز و لای شێخاجی و ئەمانە جێگای پەڕینەوەی هێزی پێشمەرگە بووە باش دەست خۆش کاک حەمەسێن ئێمە لای بەڕێزە وەکو نوێنەری دانیشتوانی خەلەکان و دەوروبەری لە ژێرە و خێمەیە تاکە ئەمێننەوە بەناوی خۆی گەورم میهرەبان پێشەکی بەخێراتنی هەموو میوانەکان دەکەم ئیجەنابیشت دەکەم ئێمە وەکو خۆ پێشاندەرانی دۆڵی خەلەکان و هەموو سنوورەکە ئەوە سێمی جارە خۆ پێشاندان دەکەین سێمی جارە خۆ پێشاندان دەکەین جاری پاریش مانگی یەک لەسەر پردی بادەوان خۆ پێشاندانمان کرد وابزانم 3 ڕۆژ تا 4 ڕۆژ حکومەت نهاتە سەرخەت چوارەمی ڕۆژ جوابیانداینەوە کاکەمەرانیان بە نوێنەراتینان ئەوە بەخۆی لێرە مەوجودە هاتن لەگەڵ جەناوی قایمقامی هەندێک داواکاریمان پێشنیار کرد بوو لەو داواکاریانە داواکاریەکانیان ئەوەی کە بۆمان دیاریکردن وەکو پێویست بۆیان نەکردین دوای ئەمە بۆ قەرارەوەیان ڕازی نەبووین هەم کامەران چۆ سلێمانیەوە تا جەنابی مەوجودە چۆ سلێمانی لەگەڵ جەماعەتی دارەی کارەباش و لەگەڵ جێگری مازەم محافیز بوو نازانم لەگەڵ محافیزی دانیش بوو ئەلەساس لە 3 سعات کارەبا بۆمان بکەن بە 7 سعات کارەبا دووەمیشان ئەم چاکردنی ئەم ڕێگای زیادەی بێستانە تا مێرگە پاشای تێدایە تقریبا 25 کیلۆ هەتا 25 کیلۆمەتر زیادەکە یعنی پاشی ئەتوو ئافرین حکومەت لە 13 ساڵ نتوانی 27 کیلۆمەتر تەواو بکە ئەدی باشە ئەو تەنکارانەی بێرەدا گوژەر دەکەن هەر هەمووی تەنکەری وانیە پێدا دەڕۆ هەمی کۆمپانیاکانی وانیە کە دێبن سنووری لەو ئەو دیوی سنووری دەکەن و پارەکەی وەردەگرن داهاتەکەی وەردەگرن کەس خۆی خەکا بە صاحب و تەنکەرانە طبعا هەموو ئێوانە و تەنکارانە هەموو ئێوانە بێرەدا دەڕۆن باشە خەلەکانێک ئەمە ناحیەکەی خەلەکانمان باشە حەمەسێن باسی تەنکەرەکانت کرد ئەگەر لە ڕۆژێکا بۆ وەگەرم جادەیە سەدا نەخرایە لە ڕۆژێکا چەند تەنکەر بڕواتە بێ من جاری کەش ئاماژەم پێکرد بۆ تەنکەرانە کوتم داهاتی یەک ڕۆژی ئەو تەنکەرانم دەنێ لەسەر خوێنی خۆم دیکەم و جادەی پێتەواو دەکەم یعنی لە خلاری 3 ڕۆژ زیاتر لە 3000 تەنکەرمان ڕاگەل لە بێستانەوە هەتا دەگاتە بادەوان بە هەردوو سایدەکەیەوە بە هەردوو سایدەکەیەوە ڕاماگرن باشە ئەتوی حکومەتی دێ و داهاتی چی لێ دەکەیت تۆ چی لێ دەکەی ئەگەن باشە بیتزە کاکە بیخۆ بیتزە بەڵام بێنە ئیشەکەش بۆ ئێمە بکە زیادەکەش بۆ ئێمە تەمە ئەو زیادە خۆ بۆ ئێمە نییە بۆ خۆتانە تەنکەرەکانی خۆتانی پێدا دەڕوا گوژەر دەکات دزیەکەی لێ دەکەن باشە ناحیە خەلەکانمان لە 57ەوە ناحەیە ئافرین نفوسەکەمان لێرە بوو نفوسەکەشیان گواستینەوە بریانەوە دوکان دیارە ئێمە ئەو ناحیە بە ناحیە خۆیان نازانن بە ناحیە ئێمە نازانن باشە 17 گوندی لەسەر ناحیەکەمان باشە بۆ نفوس لە سووداش هەمووی 1500 ماڵ نابێ نفوسی لێ و کاتی نیشتیمانی لێ و کاتی زان لێ دەکەێت بۆ ناحیەکەی مەوایە بۆ ئەو ناحیەوە گوێخراوە ینی چی باشە یەمە وڵات با کاک جوان ڕۆ باسی و باسی تەنکەرەکانت کاک جوان ڕۆ بابەتێکی بڵاو کردبووە کە داهاتی 110 ملیۆن بەرمیل نەوت نادیارە ئەمە بە دوادا چونتان بۆ کردووە یاخۆت ئەمە چۆنێ پێشۆی بسمە سەر و ژمارانە حکوومەتی هەرێمی کوردستان لە داواکاری زۆر قورستەیەگە ئەگەر خۆی نەیەوێ
پێویستەکە داوا لە کۆمپانیاکان بکەین کە حکوومەت ناچارکەن ئەم ڕێگایانە تەواوکە بۆ کۆمپانیاکان لەبەرەوەی ئەو کۆمپانیانەی کە نەوتی هەرێمی کوردستان دەرەهێنەوەی گوازنەوە داوایان لێ بکەن بڵێن با شۆفێری تانکەرەکانمان زۆر ماندوو نەبێ با ئۆتۆمبیلەکانمان عەزێتی نەبێ قاچاقچیەکانتان قاچاقچێتی نەوتان زوو بۆ بکەین تکایە ئەو ڕێگایانەمان بۆ تەواوکەن. یعنی ڕۆژانە لە 2024 ڕۆژی 300,000 لیتر 300 ئەوەی کە کۆی گشتی 110 میلیۆن بەرمیل نەوتیان دەرکردووە. فرۆشتویانە نزیکەی 6 تریلیۆن داهاتی نەوت بووە بە دەرکردنی ئەو پارەی کە بەشێکی زۆری بۆ کۆمپانیاکانە ڕوا تەنها ساڵی ڕابردوو نزیکەی 3 تریلیۆن دینار داهاتیان دەستکەوتووە. یعنی 30 ملیار لەکو و 3 تریلیۆن لەکۆ هەر بەشێکی ئەوەیەوە بە ڕێزانە باسیەکەن هەر ژمارەیەکی کەمی پارەی یەک ڕۆژی بن ئەم گرفتانە چارەسەرە بێ. بەڵام نازام چیتریان هەیە لە ژیانی خەڵک لە پێشتر بێ وا ژیانی خەڵکیان خستۆتە دوا و قاچاقچێتی و پارەپەیاکردن و نەوت فرۆشتن و کەسیان خۆیان ناکەن بە صاحبی و تەنکەرانە کاک جوان ڕۆ ینی دەردی برادەرێ و توتیم تەنکەران نازم ئاوی تایە یاخود شەربەتی تایە ئەزانی خۆیان ناکەن بە خاوەنی قسەیەکە کە قسەیەکی بەتاڵە لەبەرەوەی کە ئەو کۆمپانیانەی کە نەوت دەرەکەن خۆیان بڵاویان کردوتەوەڵێ ساڵی ڕابردوو ئەوەندە نەوتمان دەرکردووە بەو نرخە فرۆشتمانە کۆمپانیای تایە باشە ساڵی ڕابردوو نەوتی فرۆشتووە بەرمیلی بە 28 دلار لە هەموو جیهانە نەوت تۆتەڵی ساڵەکە کۆی گشتی ڕۆژانە بەرمیلی فرۆشراوە بە 81 دلار باشە 28 دلارەکەش خەڵک پێیان ڕەوابینێ فرۆشتوتانە فرۆشتوتانە کوا پارەکەی بۆیە خۆیان ناکەن بە خاوەنی بۆی بە خەڵک نەڵێن پارەکەیمان چی لێ کردووە پارەی نەوت 1 دیناریان نەخستۆتەوە سەر موچە 1 دینار لەو بێ موچەی خەڵکان نیان خستۆتەوە سەر بابەتی دابشکردنی موچەی موچە خۆران. کاک کامەران بەڕێز لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت دانیشتنت کردووە گفتان کردووە بەڵێ لە نووسینگی خۆیان چیان پێوتون تایبەت بەم کێشە و گرفتە ینی کەیەنە سەر خەت وەکەم کێشێ چارەسەرەکرێ و تاکەی ئەم خەڵکی ئەم ناوچێ بنە قوربانی ئەم ڕێگایانە. لە ڕاستیە ڕۆژی پێنجشەمە بوو لەگەڵ بەڕێز جێگری پارێزگاری سلێمانیە سەردانی نووسینگەی کاقوباتمان کرد کە پێشترەوە موعیدەمان بۆ ڕێک خرابوو لەگەڵ نووسینگەی بەڕێزیان کۆبوونەوەمان کرد و گرفتەکەمان خستە بەردەستیان ئەوان راپۆرتێکیان بۆ هاتبوو لە بەڕۆبەرایەتی گشتی ڕێگەبانی سلێمانیەوە سەبارەت بەم ڕۆژەیە بەس بۆ نووسینگەی بەڕێزیان ئەی بۆ لەگەڵ بەڕێزیان کۆ نەبوونەوە ئێمە داوامان کرد بوو بەڵامی تر دیارە مەجالیان نەبووە باش بەڵێ ئیتر ئەوە بوو بەپێی ئەو راپۆرتە بێ کۆمپانیای جێبەجێکار سلفەی زیاتری بۆ خەرج کراوە واتە کاری کەمتر کردو و پارەی زیاتری بۆ خەرج کراوە ینی پارەکەی دیار نیە ئێستا ئەو پارێک کە بۆی پارەکەی وەرگرتووە وەریگرتو ئیشەکەشی نەکردو بەڵێ ئیقراری پێیەکە بەڵام خەلەلەکە لە چی هەیە مەسەلەن ئیشی مقاولات بەپێی ئەعمالی منجەزەیە واتە مقاول چەند ئیژەکە ئەبێ ئەوەنەی پارە بۆ خەرجکەی نەک پێشەکی پارەی بێتێ جا ئەم خەلەلە چۆن ڕوویداوە من نازانم بەڕاستی وردەکاری کێشەکە نازانم ینی ئەبوایە لە سەرەتاوە پارەی زیاد بۆ ئەم مقاولە خەرج نەکرێ بەڵام ئێستا قەراری ئەوەیان داوەکەم کۆمپانیای بانکەنەوە تەکلیفیکەن بە هێندی پارەی زیاد وەرگیرا و ئیشی پێ بکەن کە ڕەنگە ئەمە بەڕاستی زۆر منطقی نەبێ ئەم ئیجرعاتە ڕەنگە واقعیش نەبێ تۆ کۆمپانیا بانکەیت و پێخیتە سەرمەلی بڵێ بەقەدەر چەند ملیارێکە بێشم بۆ بکەیت و هیچیشن نادەمێ ئەمە زەحمەتە بە بڕای من بڕیاری ڕاست ئەوەیە ئێستا کۆمپانیا بانکەیتەوە وردە بیخیتەوە سەر کار و سلفەی بۆ خەرجکێ بەڵام لە سلفەکانی لی ببڕی بەقەدەر تا ئەو کاتێکە قەرزەکەی ڕێک دەبێتەوە ئێستا کۆمپانیاکە بۆ بانگ ناکەن ینی توانای ئەویان نییە بەڵێ بڕیارە سبەینێکە ڕۆژی یەکشەمەیە کۆمپانیا بانکەن و ئیجرعاتی لەگەڵ بکرێ بانگ بکرێ تەکلیف نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کە ئەگەر کۆمپانیا ئامادە بوو دەست بەکار بێتەوە خێر علاخێر و دێتەوە دەست بەکار بێ ئامادە نەبوو ڕەنگە ئیجرعاتی تری لەگەڵ بکەن تا ئەوەی کە بگاتە دادگای چەند ساڵن ناتوان ڕامی ئیجرعاتە بکرێ ئەم کۆمپانیای لابرێ خۆ هەزارها کۆمپانیایە لە وڵاتە بدرێ بە کۆمپانیایەکی دیکە فعلەن خەمساردیەکی قوڵ وەگوتم دەربارەی ئەم پرۆژەیە هەبووە لە ڕابردووە ئینشاءڵڵا ئومێد دەکەین چیتر خەڵک بێ ئومێد نەکەن و ئەم پرۆژەیە بکەوێتەوە کاک فەیسەڵ جگە لە ڕێگاوبان خەلەکان چیتری پێویستە بۆی بکرێت چی بۆ نەکراوە خەلەکان بۆ زۆر باش دیارە مەسەرەن ئەبینی ناو بازاڕەکەی
ئەوە دووسایت نەکراوە و هیچ تعمیرات و شتێکی بۆ ناکراوە. کۆڵانەکانی لە سەردەمی زووەکەوە ئەبایە کۆڵانەکان هەمووی چیمەتۆ بکریان قیرتاو بکرێیان خزمەت گوزاری تری بۆ بکرێ نەکراوە هیچشی بۆ نەکراوە تاکو ئێستا دواکەوتترین ناحەیە کە من بینی بێتم لە هەموو کوردستانە ناحەی خەلەکانە لە هەموو ڕێکەوە کامران بۆ خۆی مدیر ناحەیە و لەوەتی هاتووە جوهدێکی زۆری ژەکە بەڵام دەسەڵاتێکی نییە دەسەڵاتی چی هەیە لە ڕوویداریەوە قابلە هیچ شتێکی لە بەردەستان نییە تاکو بۆ خۆی جێبەجێ بکە ئاجینا بۆ خۆی باش دەزانێ خەلەکان دواکەوتترین ناحەیە لەسەر لە هەموو کوردستانە ئێتر لە هەموو ڕێکەوە کەم و کوڕی هەیە. باشە زۆر جار ئەو پێشمەرگە دێرینانەی وەکو بەڕێز ئەڵێ پەشیمانین لەو خەباتی کە کردومانە تۆ لەگەڵ بۆ چوونای یاخود خۆشتێکیشی لەوانە. پەشێمانم لەوەی کە ئەو کەسانەمان بردە دەسەڵاتەوە پەشێمان نیم لەوەی کەەوە هەرچەندە من شەیدشمەوانە و برادرانە زۆر باش دەزانن خاوەن شەیدم خاوەن خەباتیشم بەڵام بڵێ وەڵا پەشێمانم لەوەی کە ئەو دەسەڵاتی خۆجێیە یعنی من پەشێمان بم لە حکوومەتی هەرێمی کوردستان ناوەڵە لە حکوومەتە پەشێمان نیم بەڵام پەشێمانم لەوەی کە ئێمە کردمان بۆ کۆمەڵێ خەڵک کردمان و ئەیخۆن و زۆربەشیان پێوەی مادوو نەبوون زۆربیان پێوەی مادوو نەبوون و پەشێمانم لەو کەسانی کە ئێستا حکومڕانی ئەم کوردستانە. باشە دەستخۆش کاک محەممەد جەنابەت تا چەند شاهدی ئەوە بووی کە ڕووداوی هاتوچۆ لەم ناوە ڕووبات یعنی ڕووداوی قورس ڕوویاوەکە دڵتەزێن بوو بێ کە کارە ساتبار بوو بێ خۆتانەوەتان بینیوە بەرچای عیلە هەبووە بە کاملی لێرە ئەو کامەرانەوە ئامارەکە لە هینە خستخانەکانی خەلەکان هەیە ئامار وابزانم لە پارەوە هەتا سەری ساڵی ئەم ساڵیش هەتا کەس بۆتە قوربانی ئە لە بێستانەوە تا خەلەکان لەو بینە لە بێستانەوە تا خەلەکان هەفتا کەس بۆتە قوربانی ئامار هەیە لە خستخانەی خەلەکان باشە لە پێناوی چی خەڵکە قوربانی بدا ئێو خەڵکە ئەومە شۆڕشەی کرد و ئەومە هیلاک بوون و ئەومە تەسیەیدا بۆ ئەویدا ئەو هامان لێ بکەن. باشە شەقامەکە ینی بە پینەوەپەڕۆ چارەسەر ناکرێت زاخە بۆ پینەوەپەڕۆ باش ئەگە داهات نێ بەخێ ناکە بە پینەوەپەڕۆ بیکە نییە بکرا هەیە داهات هەیە بەس نایکەن بۆ فەرق جیاوازی هەیە باشە بۆ فەرق جیاوازی هەیە لە محافظەی هەولێر لەگەڵ محافظەی سلێمانی غێر دەبێ یان خەتای سەرۆکی حکوومەت بێیان دەبێ خەتای جێگەرەکەی حکوومەت بێ تۆ بە هی کامیانی دان وەڵام بە جێگەری سەرۆکی حکوومەتی دەزانم چون ئەوان ئیشی خۆیان زۆر بە مەردانە کردو زۆر بەزاکیشیان کردووە بەڵام ئەوە ئێمە نایکەن. باشە لە پارەوە تاخو یاخود پار و ئێستاژ ئەم چەند ڕۆژەی لێرن کێ لە بەرپرسان هاتوون بەدەم داوە کەس بەرامانەوەدانەوە غیری ئەو کاکەمەرانەی پاری لە هەموو پێشاندانەکان ئەو پیاوە هاتووە بۆ لامان هەموو ڕێسەردانی کردوێنان لە غیری ئەوە یەک کەس بەلامەدان هاتووە. کەسی دەستڕۆشت و هەیە لە ناوچەکەتانە دەستڕۆشتی لە کاقوباتی لە کاک باڤێری کەستر هەیە نان ئەوەی کە خەڵکی ناو منتیقەکە بێ ینی خەلەکان دوکان واتە بێستا دەوڵەمەندمان هەیە ئەگەر لەبەر دەترسی ئەو حکوومەتی نەبێ دەوڵەمەندمان هەیە بەزاتی خۆی بۆ ئەو 25 کیلومتر تەواو دەکات ئەی بۆ نالێ حکومت نالێ نە بۆ خۆشی دەیکۆنە دە لە خەڵکی بیکە ینی دەوڵەمەند هەبوو ئامادەی دەوڵەمەند ئێستاکەینێ دەوڵەمەند هەیە ئێستا لێگەر ئەو 26 کیلومتر لە حسابی خۆی تەواو دەکات تا دوکان ینی دەوڵەمەندەکەتان لە حکوومەت پێ باشترە زۆر باشترە بڕواتە بێ باشترە زۆر باشە چ بەڕێزێ ئەوێ قسەمان بۆ بکە جەناب بۆکو پێشمەرگەیەکی دێرین چیت هەیە بیڵی و پێش بەرنامەکەش پێ دوتمتە داخم لە دڵە ئێمە بۆیە خەباتمان کرد کە داری ئازادی بەربگرێ و خەڵک لە بەرەکەی بخۆ من لە سێبەرەکەی بحەزێتەوە بەڵام بەداخەوە بەرەکەی ئەوان دەیدزن و ئەوە هەموو میلەتەکەشم لە من سێبەرەکەی دەسەوسێتەوە بخوا من دەسەڵاتێک دروست بکەم ئەو دیانە بوون هەموو حیزبەکانی دروست کرد بەبێ جیاوازی خوێنی بەخشی بەتانی سەرپشتی ماڵ و منداڵی خۆی بە پشتی پێشمەرگەیدادا هەموو حیزبەکانی بەخێو کرد کەچی ئەوان ئێستا تاریشیان لە ماڵەکان پێشمەرگەی زۆر بۆم ناوچێ ئەو باری هەرە قورس لەسەر ئەو دۆڵی بووە هەرچی شەڕ و هەرچی شەڕش هەیە لە ئەلێرانە دروست بووە لە زەمان شەی شەماڵوانەوە ئێستا ئەوە مەخدورن ئەوەتان کرد و هیچتان بۆ نەکراوە مەخدوریەکەمان چۆنە لە سعادێکی شەوە کارەبامان نییە تا بەیانی تا ئێوارە ئەوە دەبینی کە کارەباکە
ئەو هەموو چاخانەی لێە ئەو هەموو مەطعەمەی لێە ئەو هەموو دەوازنە لێ ئەو حەوزە ماسەیە جوتیارە دەست قەڵشیوەکانش ئەو ڕۆ ئەوەی زرعاتی دەکا هەمووی غەتاسە و بیرە بیریش نان بە حەفارەش لێدەین ئەی چیەکەن کە کارەبانی لە کارەبان بکەن بەس لەبەرەوەی کە کوردین و بە کوردی حکومت دەستی داری داوەتە دەستمان ئێمە لێی نادەین ئێمە نامانەوێ کوردین بۆ خۆمان دروستمان کردو بۆ خۆمان نانمان داوەتێ بۆ خۆمان شەهیدمان داوە بۆ خۆمان خەباتمان بۆ کردووە گەیشتەوە دەمانەوێت چابێ ئەگەر چا دەبێت چابێ چا نابێ بەڕاستی توخوا حکومەتێک موچەم بدزێ دنیا خەنی بوو بە نەوتی هەرێمی کوردستان بەرمیل نەوتەکەم بە پارەی دژمنیش ڕەوانە بینێ ئەمن حکومەتی وان بۆ چییە نەوتان هەیە ناوچەکەی بەسەر نەوتمان لەکوێ بوو ئەی چی بەکارێنن وڵاتداری بەکاردێنسین داری دێنی داری وشک دێنن ئەو وەسعی ئێمەیە لە پێناوی چیوانەوتیان نەیە بە 400,000 بەرمیلی باشە و سارە نەوەڵان نییە من ئێستا پێشمەرگەی دێرین هاتم ئەلێرانە ئەوە مدیر ناحەکەمانە سپاسی بەڕێزی دەکەم و مدیر ناحیان هێناوە تێرە بە ئەڵڵا نالن لە عەردەکەی خۆم هۆدەی مانگاشی لێ دروستکەم عەرزی خۆمە عەرزی خۆم ماڵی خۆمە بە شایدی هەموو ئەو دێی شێخ مەسووریان سپاسی بەڕێزی دانیشتوانی گوندی شێخ مەسووریان دەکەم کە گوندەشی دەم و دەست و دەگان پاکە هاوکاری یەکتری دەکەن جاسوسی لەسەر یەکتری ناکەن بەڵام ئێمەی کورد ئێمەی دەیەکان ئەو قسەم هەیە بۆ هەموو دەیەکانی هەرێمی کوردستان نەک بۆ ئەو دۆڵی داواتان لێ دەکەم ڕێز لە یەکتری بگرن ئێمە بەکە لە یەکتری دێن زمان لە یەکتری مەکتون بەرامبەر ئەو دەسەڵاتەی زۆر عیبە تێگەیشتی بۆ پێشمەرگە دێرینەکان کە بە جواب نان پێشمەرگەی دێرینەکان ئێوە ڕامەپەڕن لەو دەسەڵاتەی موچەی هەمومانیان دزیوە ئەو دەسەڵاتە پەردەی لەسەر ڕۆی خۆی هەڵماڵیوە مافی هەموو تاکەچی ئەو کوردەی دزیوە کاکە وەرن ڕێگاکان بگرن خزمەت گوزاریمان بۆ دەکەن سەرچاوم خزمەت گوزاریتان ناکەن بەڕاستی مێنن بە هیچ ڕێگایدادن داوا لە هەموو شوێرانش دەکەم کەس بەو دۆڵی دانەیە نایڵن ناوەڵە نایڵن دەستخۆش هیچ معقول نییە ئێستا کە دۆڵی خەڵەکان وەکو خۆتا ئەمەشتان پێکرد لەسەر گەورەترین بەنداوی حکوومەتی هەرێمی کوردستانی بەڵام چوار کاتژمێر کارەبای پێوەڕەوە نەبینی لە کاتێکدا ئێمە ئاگادارین کارەبای حکوومەتی هەرێم بە پێوە کە جەنابتان ڕێگانکارەکان ڕای دەگەنن حکوومەتی هەرێم 1500 میگاوات کارەبای حکوومەتی هەرێم دەفرۆشی یا و هاواتیان دەفرۆشی بە جنوب بە حکوومەتی عێراق لە کاتی ئەمە دەمانێت محاربەی عەرەب بکەین و ئەوانش دێن دۆستایەتی و معاملە مامۆستا پەیامی خۆی گەورە چییە بۆ دەسەڵات یاخود بۆ حکوومەتێ بۆ کاربەدەستێک کە زاڵم بێ و میلەتەکەی ژێردەستەکەی بچەوسێنێتەوە پەیامی خۆی ڕەب العالەمین ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر مەلیکێک هەر دەسەڵاتدارێک هەر کەسێک کە حکم لەسەر دوو کەس بکاتن لە ڕۆژی قیامەتدا عەدالەتەکەی دەستی دەکاتەوە دەستی بەگەردنی وەگرێتە دەرێ و کە لە پچە دەکرێتن دەفەرمێ ئیلا عەدالەتەکەی نەبێ هیچ شتێک نایکاتەوە بۆیە من پەیامم بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەو بەرپرسانە هەیە کە ئێستا حکمی ئەو وڵاتە دەکەن بەڕاستی ئەو خەڵکی کە ئێستا لێرە دانیشتیە دژی ئەو حکوومەتە نییە دژی بەرپرسان نین دژی تێکدانی حکوومەت نین بێ حکوومەتی تێک بدەین ئێمە کە دروستمان کردی بۆمان دروست نەکردێک کاولی بکەین و وێرانی بکەین بەڵام ئەو ئەوانن وا دەکەن خەڵک ڕقی لە نیشتیمان بێتەوە خەڵک ڕقی لە وڵاتی خۆی بێتەوە ئەو ئەوانن وا دەکەن کەوا خەڵک ئینتیمای نەتەوایەتی نەمینێتن بۆ لەبەر ئەوەی ئەو گەندەڵی و دزی و فزیێکە ئەوان دەیکەن لەسەر کەوڵی ئەو ڕەشوروتە وەک کاک جوانڕۆ باسی کرد ژێرخان و سەرخانی ئەو وڵاتی هەمووی داهاتە بۆ ئەو خەڵکی بەڵام بۆ حکوومەتی هەرێم باش ئەم پەتی زوڵم بەردەوامیە بێت بە پێی دین و شەریعەت ئێمە ئەوەی کە بزانێن هەموو شتێک بەردەوامی هەبێ زوڵم بەردەوامی نییە هەموو شتێک لە باریکی ببسێ زوڵم لە ئەسووری دەبسێتن عەزەکەم بزانێ ئەوتەوێ هەر نمونە بەسێترش دەبێ ئەوە دوێنێش ئەو قسەم باس کرد بەشار ئەسەد هەمووی مانجێک بەسەر لە ناوچوون و گۆڕ بە گۆڕتنی داچووە بینیمان چی هەبوو کاکە جوندیەک لە سووریا $22.5 موچەکەی بووە لە ئێستادا لە سەردەمی سەدەی 21 $22.5 موچەکەی بێتن فەرمانبەرێکی ئاسایی $7.5 موچەکەی بێتن وەزیرێک $70 موچەکەی بێتن سەرۆک وەزیرانێک $140 موچەکەی بێ بەڵام لە کاتێکدا کە ئەسەد دەڕواتن داهاتی ئەو ئاشکات بێت خاوەنی $16 ملیار ئەمریکیە وخاوەنی 5 ملیار یۆرۆ ئەمریکیە خاوەنی 200 تەن زێڕە کاتێککە دەڕوا ڕوس بەرەو رووسیا و سووریا بەجێ هەڵدێتن $250 ملیۆن کاش بەجێ دەگەر خۆی دەباتن بەڵام کە دەستەوێ ئەو رووسایی کەوا پشتیوانی ئەو دەسەڵاتە زاڵمە بوو بینیمان ئێستا کە لەوێ لە مۆسکۆ دەست بەسەر و حجزی لەسەر ناتوانانی مۆسکۆ بەجێ بێریتن وهروە پارەکەیشی لێستاندرایە ئەو دۆلارەی کە لێستاندرا دەبێت بەپێی قانونی ئەو وڵاتە پارەی پێ بدێ کەس لەگەڵ خۆی نایبە نەخێر من بۆیە بەدەسەڵاتدارانی ئێرەش دەرم ئەو پارانەی کە بردیتتان لە دەرەوەتان دانایە لە ئەوروپاتان دەدا بانکانی سویسراتان پێپڕکردیا وەک خۆتان مەسئول و بەرپرسەکان جێمان بدرێ ژێرزەمینەکانیان پێپڕکەی بهینە دەرێ خزمەتی ئەو خەڵکەی پێ بکەن ئەو خەڵکە دڵسۆزی ئێوەیە
ئێمە بینیمان بیستیدا هزار ساڵ نییە دوێنە و پێرەیە کاکە بیستیدا پێشی بیستیدا هەموو خەڵک نیگەران بوو هەموو خەڵک تووڕە بوو لەو دەسەڵاتەیە هەموو خەڵک چاوەڕێی ڕۆژی هەڵبژاردەم و دایانگۆت تۆڵەی خۆمان لەسەر سودۆخانێکدا دەکەینەوە بەڵام تەماشای هاوڵاتیان ئەوەندە بەوەفانە بەرەمبەریان کاتێک گەیشتە باش مامۆستا دەنگدان تا چەند بەرپرسیارەتی باش تا چەند بەرپرسیارەتی ئەم دەنگانی کە باس ئێستا پێ دەڵم بەڵام کاتێک کە گەیشتە سەر سندوقی دەنگدان خەڵک ئەو زوڵ مستەمی هەموو لە بیر چوو ئێس دیسانەکەواتە خەڵکەکە خۆی بەشێکە لەمە بەشێکی لەو تاوانەی کە ئێستا ئەو دەسەڵاتدارە نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵ نابژێرن نەخێر بە تاکید هەڵ نابژێرن باش بەڵێ دەنگدانی مەسئولیەتە بەرپرسیارەتە هەموو کەس لە ئاستی خۆی بەرپرسە لەو دەنگی کەریدا بەرامبەر بەو کەسێک کە دیاریەکان بۆ پەرلەمانە لە بۆ حکومەت ماندوو نەبیت دەستەکانە خۆش بێ ئێمە وڵات وەکو گەنجانی ئەم سنوورە پیشوکاری گەنجان چییە تا چەند گەنجانی ئەم ناوچێ دامەزراون تا چەند سوودمەند بوون لە حکوومەت هێرێمی کوردستان و تا چەند ئێوەش داخلە دڵن پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم پێشەکی بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم بەنسبەت کاکەمەرەمەوە لە ساڵی 2015 وەکو بڕیارەکەی داوە دەڵێ حکوومەت بازرگانەکە ناتوانێت پرۆژەکە تەواوکە کە بازرگانەکە ناتوانێت پرۆژەکە تەواوکە ناوی بازرگانەکە و ڕقەمی بازرگانەکە و هەموو شتەکەی دەزانن ئامادە نییە بچێ لێپرسینەوەی لەگەڵ بکە کامەرانی زانێت حکوومەت کە وەکو بەشدار لە حکوومەت بەڵێ کۆمەڵە گەنج ناو خۆپیشاندانەکانەوە تەلەفۆنیان بۆ کراو لەلایەن ئاسایشەوە کۆمپانیاکە سەر بەخۆیانە کۆمپانیاکە سەر بەخۆیانە باشە بۆ کەسی فەقیر ئامادەنە تەلەفۆنی بۆ بکرێ بۆ کۆمپانیەکەی کە ئەو بەو جادە هاتووە تەلەفۆنی بۆ ناکرێ ئامادە نینە لێپرسینەوەی لەگە بکەن بەس بۆ فەقیرەکەی ئامادەنە لێپرسینەوەی لەگە بکەن وەکو یەکەمی بەرپرسی ئیدارەی ناوچەکە باشە با کاکەمەران جوابی و بەڕێزە بەرەوە بۆچی کۆمپانیاکە سەر بە حکوومەت ئەم دەسەڵاتی هەیە بۆچی ینی بانیان ناکەن بۆچی لێپرسینەوەیان لەگەڵا ناکەن بەڵێ پێویستەوە بڵم ئەم پرۆژەیە لەسەر ئاستی وەزارەت جێبەجێ دەکرێ ئەم پرۆژەیە پرۆژەی یەکەی کارگێڕی و پرۆژەی ئیداری مەحەلی نییە پرۆژەیەکە وەزارەت خۆی سەرپەرشتی دەکە و جێبەجێ دەکە ئێمە ئەو زانیارانەی کە ئێستا دێڵێن نەتیجەی بە دوواداچوون و نەتیجە متابعکردنی کارەکانە ئەو زانیارانە بە ئێواڵێن ئەگینا لە ڕاستیە ئەو کۆمپانیایە هیچ کۆنتاکتێکیان لەگەڵ ئێمە و لەگەڵ ئیدارەی مەحەلیان نییە وەگوتم وەزارەت خۆی ئەمە جێبەجێ دەکات تۆ ئەرکەکانی خۆتە باشی بەجێگەیاندووە وجدان ئاسوودە ئەبێ خەڵک ئەو قرارە بە باشایی من کە ئێستا بۆم ڕێیا هاتم پێشەوەی بگەینە خەلەکان بەزەیم بەو تابلۆیە هاتەوە کە نووسراوە ناحەی خەلەکان بە خێراتنتانەکە ئەومە لەسەر ئەرکیەوەیەوە توانن دەست بۆمە بەرن چیەتی تابلۆکە دوایی فۆتۆیەکیت بۆ نێرم باشە دەست بەش کاک جوان ڕۆ ئەو با بڵین ئەو نەوتەی کە باسیەکەن دەڵێن نییە ئەڵێن ئێمە پارانێرین بۆ بەغا دەڵێن بەغا پارە نانێرێ ئەو موچەیی کە ئەخورێ باشە لە داهاتی ناوخۆ با لە داهاتی ناوخۆ بینە سەر بەڕێوەبەتی هاتوچۆی پارێزگاکان لەوێ هەچ ئۆتۆمبیلێک بکرێ بە ناوەوە مۆڵەت تازە کرێتەوە سەنەوی سیارە تازە کرێتەوە یعنی کۆمەڵک ڕسوماتە گیرێتە بەرێکی لەوانە پارەی ژینگە و ڕێگاوبانە ئەم داهاتە زۆرە بۆ ناخرێتەوە خزمەتی ڕێگاوبانەکان هێرێمی کوردستان کاک دیدار ئەوەی کە پەیوەندیدارە بە داهاتەکانەوە ئێستا ئەوکو جەنابەت باست کرد پارە وەرەگرن بە ناوی ژینگە و ڕێگەوبانەوە لە ژینگە و ڕێگەوبانی کوێیە سەرفیان کردووە بە ناوی قەیرانی داراییەوە لە ماوەی ڕابردوو دەستیان بردووە بۆ سندوقی توشبوانی شێرپەنجە کە ئەم پارەیە تایبەتە بە توشبوانی شێرپەنجەوە کڕینی چارەسەرەکان بۆیان دەستیان بۆم پارەیە بردووە تۆ پێ دوایە دەست بۆ پارەکانی تر نابن لەسەر بابەتی کارەبای ئەم ناوچەیە کە گرفتێکی گەورەیان لەگەڵیا هەیە پێشتر ئەیانوت وڵا ئێمە دۆخی کارەبا چاکەکەین ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان نەوتی پێویست و غازی پێویستمان بۆ دابین بکە بۆ بابەتی کارەبا ئێستا خۆ وەزیری سامانە سروشتەکان و وەزیری کارەبا هەر یەک وەزیرە پێویست ناکان نووسراویش بکە هەر خۆی بەخۆی بڵێ کاکە با قەرارێ بین لە بابەتی چاکردنی کارەبا ناڵێن نەود ناڕوا ناڵێن نەود بە قاچاق ناڕوا ئەی ڕۆژانە ئەو نەوتی دەرەهێنرێ بۆ نایخەنەوە خزمەتی بەڕێمێنانی کارەبا بۆ دابینکردنی کارەبا بۆ ئەم ناوچانن لانی کەم هەر بەشێک لە گرفتەکانیان چارەسەرکەن هەمووی نا خۆ ئێستا تەنها گرفتەکە ڕێگەوبان و کارەباکە نییە گرفتی بێکاری گەنجەکانیانە گرفتی نەبوونی هەلی کاریانە گرفتی بێبازاڕی خەڵکەکەیەتی کە ئەوەشی کەسابەتەکە بەهۆی بێموچەیە و بێبازاڕە گرفتەکە ئەوەیە کە دەست بۆ هیچ شتێکی نابن بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەوەیە کە دڵسۆزیەک نبینی لەوەی کە خەمخۆریە کە بێ بە ئاراستەی
چارەسەرکردنەکەی ئەگەرنا بێکاری گەنجان کە باست کرد زۆر لە خزمەت گوزاری و ئاو کارەباومانی تر گرنگ ئەزانی هەمووی بە یەک ئاڕاستە ڕەبتی بە یەکەوە هەیە تۆ کە گەنجت بێکار بوو کە ڕووی لە ئەوروپا کرد کە لەو ڕێیا ژیانی خۆی دانا 100 جار جادەشی بۆ بکەی دڵی کە سوکارەکەی خۆش ناکە 100 جار کارە باشی بیتێ دڵی کە سوکارەکەی خۆش ناکە ئەمە بابەتێکی ژیانیە پەیوەندی بە تاک بەتاچی ئەم کۆمەلگایە هەیە ئەمانەش حکومڕانی ئەم کۆمەلگایەکەن حکومڕانیکردن چۆن ناوێنرێت حکومڕانی کە تۆ گەنجەکەت بێکار بێ ئەوەی کە کەسابەتەکە بێبازار بێ ئەوەی کە موچە خۆرە بێ موچە بێ ئەوەی کە چاوەڕی خزمەت گوزاریە بێ خزمەت گوزاری بێ ئەیکەواتە حکومڕانی کێیەکەی بەس حکومڕانی خۆتەکەی بەس خەریکی سەفەر و گەشت و ئێستا یعنی لە ساڵی ڕابردووە ژمارەیەک لە وەزیر و بەرپرس لەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئۆتۆمبیلەکانیان بۆ گۆڕاوە مۆدلی ئۆتۆمبیلەکانیان بۆ بەرزکراوەتەوە پارەی زەبەلاح سەرف کراوە بە قافڵە ئۆتۆمبیلیان بۆ کڕیون بۆ خۆیان و بۆ ستافی وەزارەتەکانیان یعنی ئەوەندە زەرورە مۆدلی ئۆتۆمبیلەکانیان بەرز بێت و ڕۆژانە ئەوەی کە ئەم بەڕێزانە باسیەکەن خەڵک لەسەرم شەقامانە بە عایلی ببن بە قوربانی گیان لە دەستبن بریندار ببن بە خاون پێداویستی تایبەت چ بەهایەک بۆ ئینسان دۆستی ئەمێنێتەوە چ بەهایەک بۆ ژیان دۆستی ئەمێنێتەوە کە تۆ لەبەرەوەی مۆدلی ئۆتۆمبیلەکەت بەرز بێ چاوت لەوە نەبێت کە خزمەت گوزاریەکە بۆ خەڵک بکرێ داواکاریەکانیان داواکاری حەقەوە پێویستەکە کەس جوێی خۆی لە بەرامبەران نەخەوێنێ بودجەی ئەو ئۆتۆمبیلانی باس کرد هێندە زەبەلاحەکە باس کرێ ئەنی شایانی باس بێگومان شایانی باسکردنە لەبەرەوەی کە تۆ بە یەک جار حەڤە ئۆتۆمبیلی 2024 و 2025 کڕی بۆ وەزارەتێ ئۆتۆمبیلی گرانبەها بێگومان ئەمە لەگەڵ وەزارەتەکانی تراکە کە خەرجی ناپێویستی لەم خەرجیانیان هەیە بێگومان بەشێکی کارەکانی پێتەواوە بێ خۆ ئەوەی کە هەیە ئێستا هەڵە نەبن پێویستی بە 30 ملیارە تەواوکردنی ئەم جادێ ڕۆژی ملیارێک سەرفکەن ڕێگاکە دەست پێکاتەوە ینی پرۆژەکە بەرەو تەواوبوونەچێ ئێخۆ و پارانەی سەرفیەکەن خۆ لەکوێ هێنن بە پارەی چی ئۆتۆمبیلەکردن هەر بە پارەی داهاتی ئەو وڵاتە باشە پێپاری و کۆمپانیایانە نییە کە خۆیان ئیشانێنێ باشە پێدوانیە گۆڕینی ئەو ئۆتۆمبیلانە و ئەو ئۆتۆمبیلانی کە بەکارهێنن تاوان ئۆتۆمبیلێکی مۆدل بەرزت پێبێت لە چاو مۆدلەکانی ترا لەسەر شەقام شتێکی دیکەیە بۆ ڕۆشتن و بۆ ئەوەی کە گوزەری پیا بکەین بۆ ئەوە نییە گاز بە چاڵ و چۆڵێم شەقامانە نەکەن جاوە لە ماوەی ڕابردوو سەیەکە بوو خەڵکی یەکێک لەم ناوچانەی کوردستان بە تەنزەوە باسیە کرد بەرپرسێکیان داوت کردبوو بۆ لادیەکەیان بۆی کە بچێ وەزعی ڕێگەوبانەکە ببینێت دڵێکی پێیان سووتێ چارەسەری کا لەوێ دوای داوەتەکە وتیان وڵی بەشکم ڕێگاکەشمان بۆ چاپکەوتی بۆ ڕێگاکەتان عیبی چییە خۆی ئۆتۆمبیلەکەی نەرموشل بوو هەستی بۆ نەکرد بوو کە ئەم ڕێگایە عیبی زۆرە لەبەرەوە خۆشیان یعنی یا بە فڕۆکەی تایبەت گەشتەکەن یا بە ئۆتۆمبیلی VIP گەشتەکەن گومان هەست بۆ چاڵ و چۆڵیە ناکە هەر نایخوێنێتەوە وڵی خۆ دیارە زۆرینیان یعنی فڕۆکەی تایبەتیشانەیە نەگە ئۆتۆمبیلی VIP ئۆتۆمبیلی تایبەت طبعاً هەست بە معاناتی و خەڵکە لە شۆ بکە باشە دەست خۆش کاک فەیسەڵ تۆ تا چەند وەکو کەسێکی دەستڕۆشتی ناوچەکە وەکو کەسێکی دیاری خەلەکان تاکەی لەگەڵ یان نامێنیتەوە لەگەڵ خەڵکەکەی وڵا لە خزمەتیاندام حتا پێویست بکە لەگەڵ یانم طبعا من بۆ خۆم خەڵکی ئەو منتیقەیەم لەو سنووری دانیشم یعنی ماقولی تێدا نیە گەرەوان هەرکێک بکەوێتە سەرشانیان و نەکەوێتە سەرشانی من بەردەوام دەم لەگەڵیان باشە هەنگاوی داهاتوو چییە ینی چیتان باس کردووە لە نێوان خۆتانە هەنگاوی کە ڕێگاکەمان گرتۆ نایکەینەوە تاکو ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێەوە تاکو و داواکاریەکانی باش ئەم خەڵکەی تر زەمبی چییە بۆ نمونە من خەڵکی ڕانیم یاخود میوانێک مەچمە سلێمانی یاخود لەو لاوەیەم ئەوانە ڕێگە لە سارە بچووکەکان ئەگەر باسی ئەوە بکەیت لە هەر شارێک و لە هەر ناوچەیەک مەسئولێک و بەرپرسێکی باڵا لەو شوێنەدا ئانیشێ یان هەر هیچ نەبێ خەڵکی ناوچەکانی تر پشتگیریمان بکەن و لە عینی کاتشە ئەمانش دەنجی خۆیان بەرزکەنەوە سەرتانسەر ئەو خۆپشاندانە بکرێ بڕوا بکە هەموو شتێک نەوەکو خۆیان دێنە سەرخەت بە زیادەوە لەوانەیە هەر بتوانانی بیشیان گۆڕی باشە کاک حەمەحسێن ڕێگە بە ئەمبوڵانسیش نیان هاتوو چۆ بکە ئەمە بۆ سەرشانتان قورس نابێکە ئەگەر بۆ نوون نەخۆشێکی تیاابێ ئەم نەخۆشە نەگاتە سلێمانی حاڵەتێکی نەخوازراو هەبێ بۆچی وا بە توندی ینی ئەم جار بەڵام هیچ چارمان نییە قەینا نەخۆشێک زەمبی چی لە ئەمبوڵانسێکا بۆچی هاوکاریواننی زەمبی نییە بەڵام ئەدی باشە لە قەڵازیەوە دێتە ڕانێ دێتە شواقڕ دێتە حاجە ئەو جادەش بۆ وانیش نییە ئەمە کە خۆپێشاندانمە کردووە خۆ تەنیا هەر بۆ دۆڵە نییە باشە لە برایم خەلیل و لە دەهۆک و لە زاخۆیشەوە هەر
هەر ئەو جادێ بۆ ئەوانی شەخوار بۆ ئێمە نییە ینی تۆ مەبەستەوە ئەوان نانە سەرخەت لەگەڵتانە خەڵکی و ناوچانە کارتان لە پێیشەکان بڕاومە کردەوە لە قەڵازدا حاجیاوە ڕانیە چوە قڕنا هەتا کۆیشمان ئاگادار کۆ بناری کۆسەرشمان ئاگادار کردووە دەهۆک و زا خۆشی لێ سوودمەند دەبێت باش ئەو زادەیە کە بکرد بە دووسایید دە ئیبراهیم خەلیلەوە کابرا بە دووسایی دەشی ئیسراحەت دادێت دەپەڕێ هیچ کێشە و گرفتی بۆ دروست نابێت یاخەروانیا ئێستا من بۆ خۆم پێرمەرگەیەکی شەهیدێکی زیندومە بەڵێ 3 سال بیکەیسیم بۆ ئەو ئێشەتی هەرگرتووە شەڕی قەیواندار و بردم بۆ ئەو ئێشەتی کردووە هەمویان بە شاهدی هەموو ینی لە ناخامردویت مەبەستە شەهیدی زیندومە 3 لە مردن گەڕاومەتەوە والله 3 سال بیکەیسیم بۆ هەرگرتە بۆ ئەو ئێشەتی کە بار یەکێستی فشەکەم بیکەیسی پێوە بووە 105 ڕۆژ لەو قەیوان ماوەتەی تۆ هاپیلەیە خۆت من نەخەوتومە ئێ باشە ئەو پاداشەکەی خەڵکەکەی دەیدەنەوە ئەو پاداشە خەڵکە دڵسۆزەکەی دەیدەنەوە باشم بابە هیچ بۆ من مەکە هیچ بۆ من مەکە بەزاوان ئەو خەڵکە ڕۆژوروتەی کە پێێتەوە ماندوو بووە ئەو ڕەشی لێ بدەرەوە باشە پلانێ هەیە کە کارەبای ئەو منتیخانەی پشدەر و بتوێنەمانە بڕن چۆن نایبرین جارە بەرنامەمان بەدەستەوە بریارمان نەداوە جارێت بریارێکمان نەداوە بەڵام ئەگەر چۆن لە دەسەڵاتی وایە کارەبا ئەگەر حکومەت ئەو بنانە دەیبرین ئەگەر حکومەت سەرخەت بەرنامەی ترمان بەدەستەوە چییە بەرنامە بەرنامەی ترمان بەدەستەوە زارێ ئاشکرای ناکەین لە کارەباکە خراپ لە کارەباکە لەوانێ زۆر خراپتر بێ زۆر خراپە بەڵێ باش جان فەرموو چیت چ بەڕێزێ قسەمان بۆ بکە فەرموو خێراتتانەکەم سپاس من ئەو بەڕێزانە هەموو گەورە و سەروەریە من لێرە کە کۆبوونەتەوە ئەو کێشانیان کردو بەڵام هەنێک کاتەیە من خۆم ساختەنکەرم بەڵێ ئەڕۆم بۆ هەنێ شوێنی تر و شتەکانە بینم لەم ماوەیە ئێمە هاتو چۆمانەکرد ینی وای لێ هاتو ناوچەگەری دروستە بێ خەریکە خۆم خەڵکی ئەم منتیقەیەم دایمە خوا تەنکەر بەسەر زک ماڕوە بەڵام خۆم کە تەنکەرم پێەیە من ناتوانم بە هەنێ شوێنە بڕۆم وەکو ئەبێ بەسەر جادەی خۆڵا بڕۆم وەکو کوێ ماوەیەک لە کۆی هەر ڕێگەیان نایبێ ئێستاش کاتمە کۆیە ئەبێ ئیجازە سنەکەم تەسلیم کەم هەتایەمەوە تا بارەکە داین تا بارەکە جاری وای هەلێ مەسەن غرامم بۆکە یعنی هەنێ ناوچەگەری دروست کراوە کە ئێمە ویسمان بەیەکەوە کوردایەتی بکەین و خۆمان یەکلایی بکەینەوە ئێستا ناوچەگەریەکان دروستەکەن یان ئەچین بۆ سنووری هەولێر لە هەنێ ڕێگاوە پارتی ڕێگامان پێەیە لە هەنێ ڕێگاوە یەشێتی ڕێگامان پێنایە من خۆم یەکێکم لەو کەسانەی کە 4 ڕۆژ لە هەولێر مامەوە بەهۆی ئەوەی کە من یەشێتی ڕێگای پێنایان بێم ئەم دیوە کە پەیوەندیم کرد بە نووسنگی کاک باڤێڵی شۆ بە تایبەتی وەڵامیان چی بوو وەڵامیانەوە بوو ئەو لەسەر خەتین تۆ من کەسێکم کە لەو دیوم هەر هاوڵاتیم دەنگم بە جەنابتان ناوە یعنی چی تۆ ڕێگەر لە من بگری بێمەوە بۆ ماڵەکەی خۆم ئاسوودە بووم باشە چەند ڕۆژ ماویتەوە لەو باز من جارێکیان 4 ڕۆژ مامەتەوە من زۆر سپاسی بازگەکانەکەم بازگەکان کە تۆزێ برادرم هەن لەوێ ئەژنا زۆر ئەگەر ئێستاش هەوڵنەی ئەبێنیتەوە هەتا بۆ ساقە تورکی و ئێرانی شتەکانی ئەوەن کاراسانی تورکی ئەمە ناوێرین باسی تورکی بکەین چونکە سەحەبی ئەم وڵاتن لە منتیقەی هەولێر ینی فەرقەکرێ نا ئێمە داوای لێبرد نەکەین نابێ بڵین کوردین کە ئەوان لەوێ بوون چکە ڕێگریمان لێکرێ ناتوانین لە پێشەوان بارکەین ناتوانین لە پێشەوان هەڵسو کەوت بکەین لەوانەیە بۆشمان دابەزن لێشمان بن بەس لەخوا بەسەر لەسەریانە نەجواب بەڵێ تورک بۆی هەیە بە شەقلاوای بڕۆ بەڵام من کوردێکم ناتوانم بە شەقلاوای بڕۆم باش کاک جوان ڕۆڵەکانی وەکو پەرلەمانتارە ئەم جیاکاریە بۆچی بکرێ لە ناو ینی بۆ نمونە کورد هەر کووردە لە زاخۆ بێ لە کەلار بێ لە سلێمانی بێ لە خەلەکان بێ ینی بۆچی حەقی تورکیا بدرێ بەسەر کوردێکە کاک دیدار ئەوە کارێکی زۆر ناڕەوایە و زۆر کارێکی نابەجێیە جیاوازی لە نێوان هەر کەسێک بکرێ تورک بێ کورد بێ و لە هەموو وڵاتی دنیاە وایە ئینسان پێش هەموو شتێک ئەو لەوێتەیە بە هاوڵاتیەکانی خۆی نەک بە هاوڵاتی وڵاتانی تر لە بەرەوەی تۆ بۆ خۆشیێنی خۆت لە وڵاتەکەی خۆتا کە سابەتەکەی ئەو یەت پارەکەی تۆ با بۆ دەرەوەی وڵاتەکەی خۆی ئەم گەنجە بەڕێزە لێرە کە پارەیەک پیاکە ئەیاتەوە دەستماڵ و مناڵەکەی خۆی لەناو وڵاتەکە پارەکە سەرفەکرێتەوە ڕەوایەتی ئەوەیە کە پێش هەموو شتێ حەق بم بێ ئاسانکاری بۆ ئەم بکرێ هەر کەسێ ئەوەکەوە ئیشێکی ناڕەواکە و بێگومان ئێستا بەهۆی و دۆخەی ململانەیە کە دروست کراوە لە
تشکیلبوونی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانێکی کارانیە بە کارابوونی پەرلەمان بێگومان کاری لەسەرەکەین لە بەرەوەمە هیچ ڕەوایەتیەکی نییە و کارێکی زۆر ناڕەوایە بەڕاستی ئەڵێن ئەو هەموو تاسەی کە لە ناو خەلەکانە دانراوە ئەمە کێ دایناوە لابردنەکەشی زۆر ئاسانە ینی گرفتی بۆ ناو خۆیان دروست کردو هاتوچۆی خودی دانیشتوانەکە بۆچی ینی ئەمە شتێکی زۆر ئاسانە ینی بۆ بەڕێوەبەری ناحەیەکە ئەم کێشەیە چارە سەرکە خۆمیش پێویستی بە بودجەیەکی زەبەلاح نییە بەڵێ نەخێر بەڵام ئەو تاسانە لەسەر داوای خۆیان دانراون ینی هەندێکیان نزیکی قوتابخانەکانن کە شوێنی پەڕینەوەی خوێنکار و ئەوەیە ئەو بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکان لەو شوێنانە هێواش بن و حادیسە کەم بێتەوە لەسەر داوای خەڵکو و ئەنجومەنەکان ئەو تاسانە دانراون ئەگەر بزانم خەڵک بەوانە سەغڵەتە و خەڵک دەیەوێت لا ببرێن لابردنیان ئاسانە بۆ ئێمە فەرمانێکی کارژێڕێوێ و بە ئاسانی ئەتوانین لایەن بەری ینی کێشەکان بۆ چارەسەرەکەی بەڵە بە دڵنیاییەوە ئەوە کێشەیەک نییە بەڕێزت دویستە شتێ بڵێ فەرموو پرسیارێک لە کاک محەممەد کرد بۆ مەسلەی ئیسعاف بۆ نەخۆش ڕێگای بەدیلی هەیە دەتوانێت چارەسەر بکرێت بۆ مەسلەی ئیسعاف ئەوە یەک دووەم شتیش لە دۆڵی خەلەکانەوە هەتاوەکو دەواازەی ڕاپەڕین پشدەر 90,000 کەس دەنجی بە یەکێتی نیشتیمانی کوردستان براوە هەر کاک پاڤێڵ بوو دەیوت ئەوەی دەیڵێن جێبەجێی دەکەین ئەدی ئەوەی دەیڵێ بۆ جێبەجێی ناکە چ جادەوبانەکەیە چ کارەباکەیە بەڵێ ینی جێبەجێ نەکراوە ئەوەی ئێڵێن وەڵڵا واقع لە بەرچاوە فەرمو لە بەرچاوی خۆتانە هەم خەڵک دەزانێت باشە بەپێی ئەوەی کە لامە ینی زیاد لە 90 بۆ 100,000 کەس لەم ناوچێ بە کۆی گشتی سەوتیان ناوە بەو لایانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئەی بۆچی ینی ئەمە پێش هەڵبژاردن قسەیەکە کەن و دوای هەڵبژاردننی قسەیەکی ئەمەش چاوەڕێ ئەو شتە بووین پێش هەڵبژاردن هەموو شتێک وتیان هەموو شتێکتان بۆ دەکەین تاوەکو خەڵک دەنجی پێدان دوای هەڵبژاردننیش بێباکن لە میلەت بەڕاستی کەس ناتۆ دە سەرخەت لەگەڵتانە وەڵایی یەکەم ڕۆژ کە جادەمانگر بە مەسئولێک هات وەنەوشەی پێبوو بێرەدا تێپەڕی هەر ئەوەندە وتی چی وەڵا تێپەڕی بۆ خۆی بەڵێ بەڵێ باشە ڕوبەڕووی گرفت و کێشە بوونەتەوە لەلایانی پەیوەندیدارەوە کە بڵێن ئەگەر کۆتایی بە مەزعانەیەنن نەخێر بە هیچ شێوەیەک هیچ شتێ نەبووە نەخێر نەبووە هەڕەشەیەک تەلەفۆنێ تاو دەقێ نەبووە باشە دەستخۆش کێ دیکە ئەگەر بەڵێ وەکو گەنجانی ئەم ناوچەیە تا چەند ئاسوودن تا چەند کارتان هەیە تا چەند خوێندنتان بە باشی تەواو کردو نەتیجەکەیتان وەرگرتوتەوە من وەکو گەنجێکی دانیشتی گوندی کانیوتمان من پرسیارم بۆ کامەران هەیە داواکاری ئەمە هەرجادە نییە بڵێ داواکاری سەرەکیمان هەرجا دەبێت کاکە کارەبایەکەمان وێرانە ماقول چییە عنی قەزای دوکان 24 ساعت کارەبای هەبێ گوندەکانی دەوروبەری هەمووی 10 کیلۆمەتر نابێت کاکە لە دوکانەوە دووری ئەمە 6 ساعت 5 ساعت گوندەکانتر باشترەوە گلێەوە ئەی پیرەمەگرونە کارەبای باشترە سوورداشە کۆتەڵاوانێک کە لەو لاوە سەربات دوکانن بڵێ کارەبایان باشترە لە ئێمە بەڵام گوندی کانیوتمان و خەلەکانی عنی ئەو دۆڵە بەڕاستی فەرامۆش کراوە زۆر غەدرەشی گەورەی لێ دەکرێت ئەوە تا بەس ببینە خەستەخانەکمان هەیە خەستەخانە لە کانیوتمان ینی بڕوان پێ بکە دکتۆرەکە بۆ خۆی ناوێرە دەوامی لێ بکە لە ترسیەوەی کە بڕوخێ بەس وەرە بەس سەیریکە دەگەێت چکە کێشەی مە هەر ئەوە نیە ئەوجا ئاویشمان نییە کێشەی تەندروستیشتان هەیە سێری خەرەسەکە ناوێرە لێ بۆ داو دەرمانێ بۆ نەشتەرگەرێکی بچوو ئەچ نەچوێ دەبێ بچینە خەلەکان جاری وا دەرزی دوو بشک بڕوان پێ بکە دوو بشکە لێرە داکەم دوو بشکە پێوەی داوە لە کانیوتمان نەبوو چوومەتە خەلەکان لەوێ نەبوو چوومەتە دوکانێ ئەو جا لەوێش دکتۆر هەتا هاتووە دەی بە قوربانە و دەستماچکردن ئەوەش نی ئەوەشت بۆ ناکەن تێدەگەی نەخۆشخانەکەی خەلەکانیوتمان ئاویشیکە بەخوای باشە بەڵام ئێستا باشترە بەڵام خەڵک زیاتر دەڕۆ بۆ دوکان تێدەگەی ئەمە بۆ خۆم لێرانە جەژنی قوربان قەزیەکەم بەسەراچوومە خەلەکان لەوێ هەر دکتۆر هەسێریشی نەکردم ڕێک بۆ دوکانی نردومە تێدەگەی حاڵەتی زەرورتر هەبێ هەرکە جوابیشن ناداتەوە ئەو جا یەک کێشەی کەشمان هەیە بیر وعدیاندا بیرەکمان بۆ لێدەن بیری ئیتیوازی یەکێتی ئەویش گوتی دەبێت دەنگمان بۆ خڕکەنەوە تێدەگەی خەڵکی گوندەکە دەنگمان بۆ بدە ینی چۆن دەبێ ینی حیزب بە مەسلحەت ئیشت بۆ بکارە شتی وا هەبووە مقابل بە مەسلحەت گوتی دەبێت دەنگمان پێ بدەن ئەو جابیرتان بۆت ئەوە ئەو پەیامە بۆ کامەرانیە کە بێت دەنگەکەتان پێیان و بیرەکەش لێ نەدرا دەنگمان پێ نەدان ڕاستی ئەمە وەک خودی خۆم ئەمە دەنگم پێ نەداوە تێدەگەی بەڵام ویستیان بە زەبری دەنگ بیرەکەمان بۆ بکەن ینی مەبەستم لەوەیەکی باشتر بووە حکومەت بە مەسلحەت خەڵکی ئیش بۆ خەڵک کەشتی وا بووە خۆش ئەگەر چ بە ڕێزێکی دیکە فەرموو ئەو نەخۆشخانەی کە لە ناو خەلەکانە هەیە
تا چەند گونجاوە و ئەو تەنکەرانەی کە دووکەڵ و ڕەش و پیسیەکە بە قورگی دانیشتوانی خەلەکانە تا چەند بۆتە گرفت بۆ ئێوە بەڵێ تۆ دەتوانی ئەو ئامارە لە قسخانەی هیوا وەرگری کە زۆرترین ڕێژەی توشبوون بەو نەخۆشیە ئەم سنوورە و سنووری ڕانیەیە ینی ئاوڵاتیتان هەیە توش بوو بێ باڵێ بە دڵنیاییەوە هەر لە گوندەکان بگرە لەوەی لە گون نەبێنیت کە نەیبێ حالیان هەمانە ینی ئەمەلیات کراوە زۆر خەڵمانەیە وەکو مەسلەی بنکەی تەندروستیەکەمان منۆ خۆماگەدارم هەموو شتەکانی تەواو بووە تەنها لە هەولێر پارەمان بەسەرف ناکە وەزیر هەموو تا پارەکەشی بۆ ڕێژەی پارەکەش دیاری کراوەتەنا وەزیر بۆمان ناکە کە نۆژەن کرێتەوە بە دووادا چوونی بۆ کراوە بەڵێ کێ بۆی کردو وەکو بڵین ماونتوی وەکمانەیە لێرە و هەموو شتەکانی بۆ تەواوکرە من وە خۆمەکو مختاری ماونتۆی بە دووادا چوون بۆ پرۆسێکی واکە یەخر چی بکە بێ بۆ خۆی کەسی گەورەتر خەم خۆرتر من بۆ خۆم مختاری ئەو گوندەم بۆ خۆم و کتاب شتەکە هەم مەوجودە لامە و لە ماڵەوەیە هەموو شتێکی تەواو بووە تەنها وەزیر لە هەولێر ئیمزای ناکە و پارەی بۆ سەرف ناکە دەنا هەموو بودجەکەشی بۆ دیاری کراوە ینی پارەکەی نییە نەخێر پارە نییە دەستە خۆش بێ کا کامەران کێشەی نەخۆشخانەیان هەیە بۆچی ینی بێزگە لە ڕێگاوبان کە وەکو خۆیان لێڵێ زۆربەی ماڵەکان نەخۆشمانەی لە خەستخانەی هیوانە نەخۆشخانەی هیوان بۆچی گرفتی و خەستەخانە ینی یاخود کارێ ناکەن کە ئەو دوو تەنکەرانە هیچ نەبێ بەناو ناحەکەدا هاتو چۆنەکەن بەڵێ لە ڕاستیدا وەگەزانی کێشەی سیستەمی تەندروستی نەخۆشخانە حکومیەکان لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانە کێشەیەکەم کوڕی دەرمان و کێشەی ئەجیزیان هەیە حکوومەت وەک پێویست بەڕاستی بەدەم کەرتی تەندروستیەوە نییە ئەوە یەکێکە لە خەلەلەکان کە ئەبێت چاک بکرێ بەڕاستی یەکێکە لە داواکاریەکانی خەڵک بەنسبەت هەڵچووی تەنکەرەکانەوە بەڵێ دیزایانی ئەم ڕێگایە ئەگەر جێبەجێ بکرێ وها کراوە کە دووسایدەکە دەکەوێتە دەرەوەی ئاوەدانی دەرەوەی سنووری ناوماڵی خەلەکان ئەویش بەهۆی ئەو تەنکەر و بار هەڵگرە زۆرانی کە لە سنوورەکەەوە دێن و دووکەڵ و گازی پیسی زۆر دەرەکان فعلەن ڕاستە ئەوە کە تەسیری زۆر کرد و ژمارەیەکی زۆر لە توشبوو شێرپەنجە لە سنووری نەخی خەلەکاندا ئێستا دەرکەوت وەزیری تەندروستی ناتوە بەدەم ئەو نەخێر و داواکاری نەخێر نەخێر باشە دەستخۆش سپاسکە جان فەرموو کاکە مەرەمێک پرسیارم لە جەنابەتەیە نۆکو کە دانیشتووی ناحیە خەلەکان چەند کۆڵانێکی تێدا ناحیە خەلەکان خەڵکەکە خۆی لەسەر باخەڵی خۆی جادەکانی چەورەش کردووە من وەکو خۆم 11 ماڵین چاتون بۆ شارەوانی گەڵابەیەک و شۆفلی نردووە دوێتی دەوێت پارەی گازەکە من بەڕەتکەیەوە لە هەمان کاتدا جارێکیان بۆ چاکردین هەندێک قوڕ و لیتیان تێ کرد دوایی خۆمان هەچوین بە 220,000 دینار 11 ماڵ و پارەکەمان کۆ کردەوە چاورەشمان بۆ بکات ئەوە نییە پرسیارەکەم لەوەیە ناو خەلەکان ئەگەر قبوڵە حکومت پارە سەرف ناکە قبولمانە حکومت باشە حکومت بورجینە بەسەر چاو ناو خەلەکان خۆ تاسەیەکی بەسیت مەتر بە مەترێکە هیچی تێ ناچێ گەڵابێ قڕبێن هەموو ناو خەلەکانی تاسەکانی پێپڕکاتەوە چەند کۆڵانێکی ناو خەلەکان هەیە بڵین سەوڕێژی دەوێت ئەوە احتیادیە یعنی نەتوانی سەوڕژێکی بکەی چی کەت پێدەکرد دەستخۆش کا کامەران ئەو چاوڕێژت تێچێ زۆری تێچێت من نازانم ئەو کۆڵانە کامەیە کە ئەم بە ڕێزە باسی دەکا بەڵام بەشی هەری زۆری بەرنامەش هەر بۆ چارەسەرکردنی و گرفتە بچووکەکانیشە نەگەم تازە هەر لە مانگی ڕابردووە بوو کە بەشێکی تر لە کۆڵانەکانی خەلەکان کۆنکرێت کرا ئەنی نازانم ئەم کۆڵانەکە ئەم بە ڕێزە باسیەکە کامەیە لە ڕاستیەوە پەیوەندیدارە بە شارەوانیەوە بەڵام ئێمە لێ بێخەم نابین بە تاکید بەدەم داواکەشی ئەچین و زانین کام کۆڵانەشەکە ئەم بە دیاریکراوی باسیەکە باشە دەستخۆش کاک بەڵێ بەڵێ دەڵێم ئەو چادەی لە خوارێ لێدراوە بۆ تانکەرەکانێکە کوتت پارک شەوڕێژی دەکەین و حاضر دەکەین بۆی تانکەرەکان بێدا بڕون ئێستا کراوەتە گەنم هیچ کەسێک سوودی نابینی ئێستا بەس کراوەتەوە گەنم فەلاحەکان کردویانەوە گەنم بە نەسبەت کارەباکەش کارەبا هەر نییە هاچی گوندە ئاوی بیرە بیر دەبێت خەتاسی هەڵکی کارەبا هەبێ و ئاوەکە بێت سام خەڵکی ئارشەمە من داکو با هەردووکیان نەخۆشی ژێرپەنجانە بۆ هەردووکیان کۆچی دوایە
باشە کا کامرە ڕێکەوتن لەگەڵ و خاوەن زەویانە کراوە کە شەقامەکی پیادا بڕۆ ئەو لە کراوەتەوە بەگەنم بەڵێ پێشتر ڕێکەوتنیان لەگەڵ کراوە و قەرەبووشیان وەرگرتووە بڕی 3 ملیار دینار خرج کراوە بۆ قەرەبووکردنەوەی ئەو مڵکوماڵی ئەو هاوڵاتیانەی کە بەر ئەو پرۆژەیە کەوتون بەڵام بەهۆی ئەوەی کە تەنها بڕینی بۆ کراوە واتە زەویەکی تەختە چاوڕێژ نەکراوە هەر گونجاو بۆ چاڵان کابرا خاوەنزەوی هێشتا دەستی حکوومەت هەر نایە بەلایە بە گەنیم ساڵیشی تیا بکەم دەستی کردوێتەوە بە چاڵانی دەستان خۆش بە کاک فەیسەڵ وتەی جەنابەت و دوا قسەشم دوا وتەشم بۆ جەنابتانە ئەگەر ئێوە هەر لەبەرەی گەل بن و دایمان تەواجدتان هەبێت لە هەموو شوێنەکان و لەو شوێنانێکەوە ینی کەم و کوڕێکەیە خۆتان بگەێنەوێ و خۆتان بگەێنەوە و ئەو کەم کوڕیانە بگەن بە دەسەڵاتوە بێگومان ئەوە ئەرکە کاک حەماسێن وەکو نوێنەری خۆپیشاندەرانی خەلەکان لە کۆتاییدا چیتان ماوە بیڵێن وامەوەشم پێ بڵێ ئەو گرژی و ئالۆزیە دروست بوو چی بوو ئەنی مای نیگەرانی ئێوە بوو یاخۆت ناشتەکیوتۆ نەبوو شتێکیوانە بوو باش داواکاریەکەیمە ئەو دوو داواکاریە داواکاری یەکەممان کارەبا و جادەیە هەدوو ئەو دوو قەرارەمان بۆ جێبەجێ نەکەن بە هیچ شێوەیەکەمە ئەو جادە چۆڵ ناکەین بڕیاری یەکلاکەرەوەتان ناوە تەواو بریارمان داوە بریاری کۆتاییمان داوە کارەبا جادەکە بۆمان سادەکان چاشیکەن چاشی ناکەن دڵنیان بنەگەت 50 ڕۆژکە لەسەر ئەو جادە بین چۆری ناکەین هیچ شتێ پێدان چۆڵ ناکە چێ؟ هیچ شتێ پێدان چۆڵ ناکە کەس ناتوانێت پێمان چۆڵکە خەڵکمان لە پشتە مادام زەماوەرمانە پشتە هیچ کەسێک زەفەرمان پێ نابە زۆر باشە دەستان خاوانی ئەو خەڵکەینە مادام خاوانی ئەو زەماوەرێ بین کەس دەرەقەتمان نایە ماندوو نەبن بە هیوان کە حکوومەت یاریێمی کوردستان دەسەڵاتدارانی ئەم هەرێمەی کە ئێمەی تین لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ینی بێت بە دەنگ خەڵکی ئەم ناوچەیەوە کێشە و گرفتەکانەوە داواکاری سەرەکی خەڵکە بۆیان چارەسەر کات لە بەرەوەی بە مافێکی ڕەوای خۆیانی دەزانن سواز بۆ بەڕێزان کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی خەلەکان بەڕێز جوانڕۆ محەممەد پەرلەمانتار لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێز لیوا فەیسەڵ لیوای خانەنشین و دانیشتوو خەلەکان بەڕێز حەماحسێن نوێنەری خۆپیشاندانی خەلەکان سواز بۆ بەڕێزانی کە لەگەڵمانە بوون و پرسیاریان ڕۆبەڕووی میوانەکان کردەوە بێگومان پێمان باش بووە پێمان خۆش بوو و بەرنمەکەمان لای خێمەکەی خۆیان وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتادا بکرایە بەڵام کەش و هەوا لەبار نەبوو بارانی ڕەحمەت باری بۆیە ئێمە بەرنمەکەمان لێرەدا کرد بۆ هیوایی کە ئاوکیش بکرێ بۆ ئاگرەی دانیشتوانی سنووری خەلەکان و دەوروبەری سەلامەت